دانش ئەوە چی دەکەیت و چێ بە توی گۆت ئەوەی بینەوە بابە جان تکالێ دەکەم دانیشە بالێک تێبگەین با دوو قسام بکەین قسەی بکەیت قسەی چی دەکەی بابە جان دەمەوێت ئاش ببنەوە بەسە حتا کەنجین هەزار درۆم کردە ناو خەڵکی حتا کەس نەزانێ گۆرێک تووڕە بووینە ئەدی چێ بستە داخواز لێ بۆ ها پێم نارێت چێ بچی ئەمە لە چم دانشە شەهاب ئەمن و باب دەچیت پێویست بەوەی ناکە لە گەرمان بێت ئەدیەوە ئەدی داکەم بەبێ داکەم کو دەبی بەسە بالەگەیەک ئاش ببنەوە بلێت و گەورەی دنیا دیتیا ئاوەکی بۆ واگرەی داکە نەگاگرەکەی خۆشکەی بلە بە قوربانت دەبم بلە دەستت ماز دەکەم ئەمیش من حکم بلە بە قوربانت دەبم بەسە بالەگەیەک ئاش ببنەوە دادەسەڵات ناڵێ من فریشتم بەڵام منیش ژنم پێویستی بە هەست و سۆزی هاوسەرەکەم هەیە دا بە هەڵەکەی خۆم دادەنێم ڕاستە زۆرم مەسروف پێدەکرد بەڵام ئێستا ڕازیم بگەڕێم بۆ ژیانێکی سادە تەنیا سۆز و خۆشەویستیم لە تۆ دەوێ بابا بەسە باوەکی جاران یەکدریمە خۆشمێ بابا بە قوربانت دەکەم کارێ دەکەم بابا بەسە تاقەتم نەما شیرین خۆمان ژیانی خۆمان داڵ کرد با لە پێناو کوڕەکەمان ژیانی خۆشی دەست پێ بکەین تاوانی نییە ئەو کوڕە با ژیانیەوی شتێک نەدەین بەڵێم بێت هەمووان پێکەوە ژیانێکی زۆر سادە و خۆش بەڕێوە دەبین بۆ ئەوەی جەهشکە نەگەڕێمەوە ئەو ژیانە ناخۆشی ئەو ژیانە بێمانای کە هەم بوو بەڵێم بێت هەستە مەگری ئێستا بلە بە قوربانت دەبم دەزانم ئە توو شتێکی باشی دەزانم حەز دەکەی ئەوانە ئاش ببنەوە کوڕم قابلە کەس پێی خۆش نەبی ژیانی برای خۆش بیتن ئەمش حەزەکەم بە ژیانەکی خۆش دانیشی بەیەکەوە ئاسوودە دەبین بابە باوەکی جاران یەکمە خۆش بێ شەهاب گیان نابی خانش بگری ها دەبی لەگەرە من دانیشم هەمووان بەیەکەوە ژیانێکی خۆشە بەینە سەرێ